ئەوەی لە شاری هەولێر یەکەمین فیستیڤاڵ پیرا بۆ کەشەپێدانی بەروبوومە کوشتتوکاڵەکان بەڕێواچێ لە درێژایی ئەم گفتوگۆیی ئێمە و کاکزانار شاوکە کۆمەڵێ زانیاری بە سوودی یاینێ لەسەرەوەی کە چۆن ئێمە درەختێ لە ناو ماڵەکەمانە درەختێکی باش بێت و بەروبوومێکی باشێ بێ وە جوانیش بە ماڵەکەم بەخشێ. ئێستا هەوڵەدرێ لە شار و شارۆچکەکان و لە پارێزگاکانە کۆمەڵێ کۆنفرانس و سمیناری تایبەت لە بواری کوشتتوکاڵە بەڕێوە بچێ. ئەویش ئەوەیە کە چۆن هەوڵ بدرێت کێشە و گرفتەکان چارەسەر بکرێ، جەویزارەکانی کە زۆر بە پیتەن جارێکی تر ئاوادان بکرێتەوە. ئێمەش بینەری ئەم راپۆرتە بین تا بزانین تا چەند سوود لەم کۆنفرانسە بەسراوە و ئەتوانین جارێکی تر سوود بە کوشتتوکاڵ بگەێنین. بەیەکەوە بینەریە بین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین. یەکەمین فێستیڤاڵی پیرە بۆ گەشەپێدانی بەرهەمە کشتتوکاڵیەکان لە شارۆچکەی ئەنکاوا بەڕێوەچوو. نزیکەی 40 جۆری جیاواز لە بەرهەمی ترێ و چەندین بەرهەمی دیکەی کشتتوکاڵ نمایش کرا. ئەو فستیڤالانە یەکەمی فستیڤالە لە ئەنکاوە بڵێن بکرێتن. ئەم فستیڤالە زۆر گرینگە لە بۆ خەڵکی ئەنکاوە، لە بۆ خەڵکی کوردستان، لە بۆ خەڵکی عێراقەوە با بڵێن. ئەو نەوع فستیڤالانە پێویستە هەموو ساڵێ بکرێتن، دووسێ جار لە ناو ساڵە لە هەر مەوسمەک و ئەو نەوع فستیڤالانە بکرێتن لەبەرەوەی هەتا خەڵک شارەزا بیتن لەسەر هەموو بەروبوومی کشتتوکاڵی، نابەس بڵێنەوە ترێمان هەیە، هەنجیرمان هەیە. لە هەر مەوسمێک ئەمە هەر دەبێتن خەڵک بزانی لە ناو کوردستانە چ ئەمە بەرهەمێکی کشتتوکاڵی دەتوانین بەرهەم بێنێتن. بێگومان ئەوە ترێە ترێ بەرهەمەکی زۆر نایاب و خۆش و گرنگە بۆ تەندەروستی و وەکو خواردنەکی بنەڕەتی لە کوردستان هەر لە دێرینەوە لە کۆنەوە ژیانیان لەسەر ترێ ڕاوەستا بوو کە وەکو ینی سەرچاوی گرنگ لە بۆ خواردن و خواردنەوە بەکاریان دەهێنا. طبعاً ئەو ترەیە کە ئەمڕۆ ئاهەنگی بۆ دەجێڕین ترێی کوردستانە، ترێی بالضبط شاری هەولێر ناوچەی عنکاوەیە. سەلوان سەردار خاوەنی ئەو بەرهەمانەیە و لە باخەکەی خۆیدا لەسەر ڕووبەری 20 دۆنم ئەو فێستیڤاڵی ڕێکخستووە کە بەشێکی زۆری فێستیڤاڵەکە بۆ بەرهەمی ترێ تەرخان کرابوو. لێرە زیاتر لە 46 زۆرمان هەیە، 35 لەو زۆرانە ئەلێرە عەرزمان کردووە و زیاتر لەو زۆرانە کە هیتمان بایخماندایتە لەو زۆرانەی کە ناوکی تێدانە بێ ناوکن. دەتوانم بڵێم ئەوانە ئێستا ڕەوازەی باشیان هەیە لە بازارەکانمان و چۆن پەیدامان کردێ زیاتر هەمووی لە وڵاتی ئەمریکا لۆمان هاتیە و وەختێکی زۆری دەوێت بۆ متروبە بۆ چاوەڕێ هەتا بزانین ئایا ئەو زۆرە لەگەڵ گەش و هەوای ئێمە دەگونجێتن کە زانیمان لەگەڵ گەش و هەوای ئێمە بگونجێ ئەوزا زیاد دەکەینەوە. بداية موسم ناجح بس من ثم خايم إنتاج بناقص. پیرە بۆنەیەکی ساڵانەی مەسیحیەکانە و لەلایەن قایمقامیەتی ئەنکاوا بۆ بوژانەوەی کەرتی کشتتوکاڵ ڕێکدەخرێت و ئامانجیژلەی بە بازاڕکردنی بەرهەمە خۆماڵیەکان و پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵیە. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.